ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. تەوەری ئەم بەرنمەیەمان کاریگەری هونەر و لێکەوتەکانێتی لە ماوەی چەند ئەڵقەی ڕابردووی بەرنامەی ڕاڤەیە بە تایبەت پابەند بە ڕیفراندۆم و ئەنجامدانی ڕیفراندۆمی سەربەخۆی کوردستان هەوڵماندا قسە لە ڕۆڵی هونەر و ئەدەب بکەین و کاریگەریان لە پرسی نیشتیمانسازیە لە گەشەپێدانی فەرهەنگی نەتەوەییە بۆ ئومێدەی کە بتوانین لەم بەرنمەیەش وەکو بەشێک لە تەواوکاری بەرنمەکانی ڕابردوو گفتوگۆی زیاتری پرسی هونەر و کاریگەری هونەر و لێکەوتەکانی بکەین بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاک لوقمان غەریب دەرهێنەر. کاک لوقمان خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس کاک سەربەست. کاک لوقمان ئێمە لە چەند ئەڵقەی ڕابردوو سەرباری و بەرنمەکەمان بەرنامێکی سیاسیە، بەڵام لە ساڵیادی ڕفراندۆمە هەوڵمانە جانبی هونەر جانبی ئەدەب و لە زاویەی هونەر و ئەدەب و جارێکی تر قسە لەسەر پرسی نەتەوەیی و نیشتیمانەکان بکەین و قسە لەسەرەوە بکەین کە چۆن کۆمەڵگەی کوردی بتوانێت باشتر خۆی گەڵاڵە بکە و ئەو کاریگەری خراپانەی کە لە دەرەوە ئاراستەی هەرێمی کوردستان ئەکرێت لە لەرزاندنی فکری نەتەوەییە لە جۆرێک لە کاڵکردنەوەی پرسە نیشتیمانیەکانە هەوڵمانە لەم بابەتە بدوێن بە حزوری خەڵکانی وەکو جەنابەت بسپۆر شارەزا و خەڵکانێکی کە ئەزمونێکتان هەیە لە بواری هونەریە. پێمان خۆشە بۆ ئەم ئەڵقەی ڕاڤەش هەر قسە لەوە بکەین کە ناسنامەی هونەر بە تایبەتی هونەری نەتەوەی کورد خوێندنەوەی مەوسە لوقمان بۆ پرسی هونەری نەتەوەی لەم قۆناغەیە کە لەو ماوەی 30 ساڵی ڕابردووە قۆناغی قسەکردن بوو لە سەربەخۆی کوردستان، قسەکردن بوو لەوەی کە ئێمە عێراقی بین یان بە شوێن ناسنامە ڕاستەقینەکەی خۆمان نەبچین. پێم خۆشە لە دەستپێکی بەرنمەکە بۆ چوونی کاک لوقمان غەریبی دەرهێنەر کە شوێن پەنجەتان هەیە لە هونەری کوردی بە تایبەتی لە بواری فیلم و درامایە، بۆ چوونی جەنابەت چیە لەسەر ناسنامەی هونەر و هونەری نەتەوەی؟ بەڵێ بێگومان من لەو بڕوایم کە هونەر لە پێش سیاسەتیشەوەیە، چکە هونەر بەگشتی با بڵێن وەکو کەرەستەیەکی مێژووی بەردەوام ئەمێنێتەوە، بەڵام سیاست لەوانەیە بۆ ڕۆژگارێک پیادە بکرێ و پێویست بێ لەو ڕۆژگارەیە و سیاسەتە بەرجەستە بێ یاخودکاری لەسەر بکرێ. بۆیە مەسەلەی هونەر پێشەوەی کە پەیامێکی نەتەوەی بێ پەیامێکی مرۆڤایەتیە ئینسانیە، بەڵام لەناو پەیامە مرۆڤایەتیەکە ناسنامەی خۆی وەرەگرێت، خۆی دۆزێتەوە، یاخود با بڵێن خەسڵ و سیمای ئەو جوغرافیا و ئەو نەتەوەی وەرەگرێت کە هونەرەکەی تیا بەرجەستا بێ. هەڵبەت گەورەترین کێشە کە ئێستا لە هەموو بوارەکانی هونەرە لە دنیاە بۆ هونەری کوردی هەیە کە گەلێکە گەلی کوردستان بە هەموو پێکاتانەشی کە لەگەڵ نەتەوەی کورداژین کە 150 میلیۆن کەسن وڵاتێکی سربەخۆیان نییە، دەوڵەتیان نییە. بۆیە هەمیشە ناسنامە ونە بۆ هونەری کوردی لە ناو فەزای هونەری جیهانیە بەگشتی. ئەگەر چی لەم لاولا جار بەجار مەسەڵەن حاڵەتێکە بینی دوجارەڵەن بۆ نمونە فڵان هونەرمەند کورد بوو یاخود خەڵکی کوردستانە، بەڵام لە نەتیجە یاخودات تعاملە فەرمیەکەی کە بینی لەگەڵیا تعاملێکی لەگەڵ وڵاتەکایە، مەسەڵەن فڵان فیلم بەشداری ئەو فیستیڤاڵی کرد یاخود لە وڵاتێک نمایش کرا، بەڵام فیلمێکی ئێرانی بوو، کوردی بوو، بەڵام ئێرانی بوو، کوردی بوو، عێراقی بوو، کوردی بوو، تورکیا بوو. لەبەر ئەوە هەتا یعنی مەسەلەی سیاست، مەسەلە سیاسیەکەی یا دۆزی کورد یا قەزیەکەی ساغ نەبێتەوە بەنسبەت ئێمە بۆ نمونە کە مەحاولەی ئەوە کرا سەربەخۆیی کرا و ڕێفراندۆمی بۆ کرا، ناتوانی تۆ لە دەرەوە بڵێ من هونەرێکم هەیە ئەگەر چی خەسڵەت و سیما و بۆن و بەرامە و هەموو ئەو بابەتانی کە پێکهاتەکە دروستێکە کوردیش بێ، ناتوانی ناسنامەیەکی با بڵێن سەربەخۆیانەی بیت. هەر لەو ڕوانگەیەشەوە و کاتی خۆی کە با بڵێن هەڵمەتی ڕاگەاندن بۆ پرۆسی ڕیفراندۆمی سەربەخۆیی کوردستان کرا، ئێمە زۆربەی زۆری هونەرمەندانی کوردستان
کەمپینێکمان پێکێنا کە زیاتر لە 1000 هونەرمەند بەشداری تێدا کرد. کەمپینەکە خۆتان ئاگادار منۆکو ڕۆژنامە نووس لەم کەناڵەشەوە و لە کەناڵەکان تریشەوە لە ڕووی میدیایەوە گرنگی پێدرا. بەڕاستی ئەوە یعنی یەکێ لە ئێش و ئازارەکانی هونەرمەندی کورد ئەوەی نەبوونی وڵاتێکی سربەخۆیە، دەوڵەتێک کە تۆ شوناسی تۆ لە ناو فەزا و بازنەی هونەری جیهانیە دیاری بکات. مەسەلە پرسە نیشتیمانیەکەش هەر هەمان شێوەیە، نەتەوەی و نیشتیمانەکە کە تۆ نەتەوەی نیشتیمانێک جوگرافیایشی دیاری کراوە نیە لە چوارچێوەی وڵاتێکە گەر فیدراڵیش بێ. ئەوە هەت ئەمە ینی بیرکردنەوەش لەسەر بەخۆی بیرکردنەوەیەکی ئینسانیە، ینی مرۆڤایەتی هەموو ئەوروپا تا نەگەیشتن بەسەر بەخۆی دوای هەوڵی یەگرتنەوەیان نییە. هەموو وڵاتەکانی ئەوروپا چیرۆشی سربەخۆیان هەیە کە باڵێن شۆڕشیان کردو بۆ جیابوونەوە لە وڵاتێکا سربەخۆ بوون یا لە ژێر دەستە دەرچوون و ئێستاوە بیرەکەنەوە کە یەک بگرنەوە لە ئیتیحادی ئەوروپی و چەند کۆنفیدراڵیەکەن و شتانی کە باسەکرێ. بۆیە بە بڕوای من و بڕوای زۆربەی هونەرمەندانی تریش کە ئێمە گەنگەشەمان کردووە لەگەڵێکا و قسەمان کردووە میشە مەسلەی سربەخۆی قۆناغا بێ بیبڕیت. دوای قۆناغەکە شتیتە ڕوایەوە لایەنێکی تر کە ئێمە ئەمانەیە بۆ نمونە بۆچی پێویستمان بۆیە کە لە وڵاتێکی سربەخۆیە کاری هونەری بکەین، بۆی تایتڵەکانمان هەڵگری با بڵێن خەسڵەتی وڵاتەکە بێ. کاڵی کوردستان جیایە لە عێراق، لە عێراق کللتوری جیاواز هەیە، هەڵبەت لە کوردستانی کەلتوری جیاواز هەیە، بەڵام کەلتورە گشتێکە کەلتورێکی کوردستانیە. بۆیە گرنگە بۆ هونەر کە تایتڵی سربەخۆی خۆی هەبێ لە هەموو مەجالەکانی، هەتا لە ئۆکسترایەکە کە ئەکرێ مەسەلەن بە ڕێزان دڵشاد سەعید و کاک عەبدوڵڵا جەمال سەرگرمە و ئەمانە کە ئەچنە دەرەوە خۆشە کە ئۆکستراکەیان بە ناوی کوردستانەوە بێت. کاک لوقمان، قسەیەکی جەنابەت سەرنجی ڕاکێشام لەوەی کە لەو چەند ساڵی ڕابردوو ژمارەیەک لە هونەرمەند، لە ئەکتەر، لە فیلم، لە دراما، لە بواری هونەری جیاوازی کوردیە توانیوانە بچنە مەحفەلی نێودەوڵەتیەوە، بچنە بەشداری فستیڤالە گەورەکان بن لە دەوڵەتە گەورە و لە پایتەختە گەورەکانی دنیاە، چالاکی بنوێنن بەشداری فستیڤاڵ و بۆنەکان بکەن. بەڵام هەرەوەی کە جەنابەت باست کرد کە هێشتا لەبەرەوەی کە ئێمە خاوەنی قوارەیەکی سیاسی سربەخۆنین، سەرنجام مامەڵەی ئەوانی ئەوروپی، ئەوانی ئەمریکی، ئەوانی ئەجنەبی لەگەڵ هونەری ئێمەیە، لەگەڵ بوونی ئێمەیە، لەبەرەوەی کە ئێمە خاوەنی ناسنامەیەک نین، سەرنجام ئەوان وەکو عێراقی، وەکو تورکی، وەکو ئێرانیەمان ناسنەوە. پێم خۆشە بۆچوونی جەنابەت بزانم لەسەرەوەی کە بەتایبەت باسی وڵاتانی ئەوروپیت کرد، وڵاتانی ڕۆژئاوات کردەوەی کە ئەوان بەر لەوەی کە یەک بگرنەوە کاریان کردو بۆەوەی کە سربەخۆ بن و ببن بە خاوەنی ناسنامەیەک، پاشان هەوڵیان ناوە لە چوارچێوەی یەکێتێ گەورەکانە جێگەی خۆیان بکەنەوە. ڕۆڵی هونەر لە دیدی کاک لوقمانەوە بەتایبەت بۆ نموناگە بگەڕێنەوە بۆ شۆڕشی فەڕەنسی، بگەڕێنەوە بۆ شۆڕشەکانی تری ئەوروپا، ڕۆڵی هونەرمەندان، ڕۆڵی ئەدیبان، ڕۆڵی گەورە نووسەرەکان چی بووە لەوەی کە پێشڕەواتی خەڵک بکەن؟ بەڵێ بێگومان هەموو ئەو شۆڕش و با بڵێن مەرحەلە سیاسی و فەرمانڕەوایانەی کە لە مێژووی مرۆڤایەتی هەبووە، هەموو گێڕانەوەکانی کە ئێستا بۆ نمونە لە سەردەمی 6,000 ساڵ پێش ئێستای سەردەمی لە ئێران بۆ نمونە ئیمپراتۆرێتی ئێرانی یاخود لە میسر فێرعەونەکان قاغەز و کتێب و ئەمانە نەبوو بنووسێ، هەمووی لەسەر پاشماوەی هونەر هەتا مەرحەلە مێژووەکەش دەخوێندێتەوە. بۆیە من وەکو سەرتا ژاماژەم پێکرد هونەر پێش هەموو ینی پێناسەیە بۆ هەموو ژیانی مرۆڤایەتی لە هەموو ڕوویەکەوە، چ لە فەرمانڕەوایی سیاسەتکردن، مێژووی ڕاپەڕین و شەڕ و زوڵم و ئیلی ئاخری. اینجا ئەوەی تریان کە جەنابەت باسیەکەی کە یەکێگەچێت لە دەرەوە خەڵات وەرەگریت یاخۆ فیلمێک نمایشتەکە شانوەیەکە بن هەر ئەبێت لە چوارچێ ئەو فیستیڤاڵ و ئەو با بڵێن جۆرە لە با بڵێن ئاهەنگ و کۆبوونەوانەی کە لە دەرەوە ئەکرێ هەمووی ڕسمین و لە وڵاتێکە ئەکرێ بوون و لە شارێکی شابکرێ شارەکە شارەوانی ئەو شارە بەڕێوەی بە تەعامل لەگەڵ جوغرافیای سیاسی ئەکات، لەگەڵ
ناوچەیەکی پێناسەکراو ئەمانە کاریانەوە نییە بگەڕێن بە دوای ئەوەی بۆ نمونە لە مەحافلی غەیرە ڕسمیان نووسەرێک ئەدیبێک با بڵێن گەڕیدەیەک جوغرافیا ناسێک ئەگەڕێ بزانێ هونەرمەندێک لەکوێ حەقی بەسەر شار و وڵات و ناسنامەیەکەیەوە نییە گەڕێ بزانێ ئەمە هەر چەند دوجار ئەویش تعریفەکات ئەڵێ خەڵکی فلان دێ لە فلان وڵات بۆ نمونە ئێرانە یا عێراقە. ئەمە کێشەیەکی گەورەیە بەڕاستی بۆ هونەرمەند کە ناسنامەی سیاسی نەبێ یعنی با بڵێن خەڵکی وڵاتێکی سربەخۆ نەبێ ئەوە هەر کێشەی ئێمەش نییە زۆر پارچەی لە وڵاتان هەیە کە زۆر جار لە فیستیڤاڵەکانە کە ڕوبەڕوو یەکترە بنەوە ئەوان ژەمانی ئەندێشە و با بڵێن معاناتیان هەیە. ئەمە هەتا ئێمە سربەخۆ نەبین ناتوانین ئەم پێناسانە بخینەوە سەر خۆی ئەو 27 ساڵ 30 ساڵە ئێمە هەرێمێکینەوە زۆر جار ئێمە دەستکراوە بووین دە چاو پارچەکانی تری کوردستانە ئەگەرچی ئەوانش هەمیشە چالاشی و جۆرا و جۆری هوەری و با بڵێن بەرهەمیان هەیە لێرە بێت لە دەرەوە بێ بەڵام دوجار هەموو ئەوانەی کە چێتەوە ئەگەڕێتەوە ناسنامەکە ناسنامەیەکی ئەو وڵاتی ئااتێک کە نەتەوەکەی تیاژی دەستان خۆش بێت کاویڵمان پێم خۆش و قسێک لەسەر ئەوە بکەین کە بۆ نمونە گەلی کورد بە شوپاندن بە گەلی جوولەکە لەو ماوەی ڕابردووە کە جوولەکە هەوڵی دروستکردنی قوارێکی سیاسی سربەخۆی ئەیە زۆر هەوڵی ئەیە سوود لە هونەر وەربگرێت و لە ڕێگەی جۆرەها ئەفلام و کاری هونەریەوە پرسی جوولەکە پرسی هۆڵۆکۆست پرسی قەتڵ و ئام و ڕەشە کوژی جوولەکەیان بردە مەحفەلی نێودەوڵەتی هونەری کوردی چەند لە باریا هەیە بتوانێت کە ئەم پرس یان دۆزی ڕەوای خەڵکی کوردستان بباتە ناوەندە نێودەوڵەتیەکان و جۆرێک لە مارکێتین جۆرێک لە کاری لۆبیەکردنی بۆ بکات و بتوانێت قەزیەی کوردی لە ڕێگەی هونەرەوە بە کەناڵی هونەرە بگاتە کۆمەڵگەی نێودەوڵەتی. بەڵێ ئەمە بێگومان وایە ئەوان کاریان زۆر بۆەوە کرد بە تایبەتی لە پێش هەتا لە پێش دروستبوونی دەوڵەتی جوولەکەەوە با بڵێن ئیسرائیلەوە بەبارێکی تریشە وڵاتانی تریش کە خاوەنی سیادە و با بڵێن سەرۆکایەتی وڵاتی خۆیانەکەن و خاوەنددارێتی وڵاتی خۆیانەکەن هەمان بیر و بۆچوونیان هەیەیانەیە لە ڕێگەی هەناردەکردنی هونەری خۆیانەوە زیاتر هەیمەنە بکەن بەسەر ئەو ناوچانەی کە با بڵێن لە ڕووی کللتوریەوە تۆزێک لە پاشان یا پاشکەوتون ئەوە بینیت تورکیا چخە زوویەکی هونەریەکە لە کوردستان ئێران بە هەمان شێوە لە ڕابردووە بۆ نمونە وڵاتە عەرەبیەکان بە تایبەتی میسر کە سووریا تەزدیری با بڵێن ئینتاجی خۆیان نەکرد. کێشەکە لە چیە ئێمە لە هەردوو ئاستا هەم لە ئاستی ڕسمی با بڵێن دەوڵەتی حکوومەتی هەرێمی کوردستان وایە هەم لە ئاستی شعبیە ئێمە بەدحاڵی بوونێک یاخود تێنەگەیشتنێگەیە بەرامبەر بە ڕۆڵی هونەر بە گەورەی و پیرۆزی و با بڵێن ینی کاریگەری هونەر لەسەر ئایندەی ئەم وڵاتە و لەسەر ئێستاشی سەیرەکەی ئێمە لە وڵاتێکی وەکو تورکیایە هەرچی کەرەستەیەکی هونەری بیانی کە بچێتە ئەو وڵاتەوە زۆر ڕقابە و زۆر ئاسەنگی یاسای لە پەرلەمان یاسایی لەسەر دەرکراوە کە کەناڵەکان نابێت زۆر بابەتی هونەری بیانی جگە لە تورکی پێشکەشکەن ئەبێ ئەولویەت بۆ کاری هونەری و تورکی ئەو کەناڵێکە لە تورکیا کرێتەوانێ کەناڵی تەلەڤیزیۆن معلوماتی دقیقم هەیە و بە داتا لامە کە هەموو با بڵێن جەدوەلی بۆ دانراوە کە چۆن کار بکات یانی و بێ ئەو مادانەی کە لەو کەناڵەوە پیشانیات هیچی دژی بەهاکانی با بڵێن ئەوەی ئەوان پێڵێن دەوڵەتی دامەزرێنەری دەوڵەتی تورک کەمال ئەتاتورک دەوڵەتی تورکیا بەها پیرۆزەکانی قیامی مێژووی وڵاتەکە و ئێستای و هیچ شتێک زەرەر لە با بڵێن ژیانی گشتی ئەو وڵاتەن هەیە وابێ هەموو ئەو بابەتانە لە ناو تورکیا بن و لە سەتانەوەتی تورکی بێ بە تورکی قسە بکات پەیامەکە لە خزمەتی وڵاتەکەیا بێ و هەوڵ بن هونەرمەند ئەو هونەرمەندانە و ئەو کۆمپانیا و شوێنانە پشتیوانیەکرێن کە زۆرترین بابەت بنێرنە دەرەوەی تورکیا کە کەلتور و ژیان و جوگرافیا و ئەم شوێنانەی ئەم بابەتانەی تری وڵاتەکەیان پیشان بە
بەڵام لێرە ینی حکوومەتی خۆمان بەداخەوە هیچ لە ڕابردووامێ هەمووی ڕەفیقی خۆمانن برادری خۆمانەوەی لە وەزارەتی ڕۆشنبیری دانیشتون ئەمانە ڕاستەوخۆش قسەمان لەسەر کردووە هیچ بەرنامە و پرۆژەیەکیان نەبووە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە جگە لەوەی کە زۆر جار هەندێک حاڵەتی پشگیری ئەم چۆن ئەوەی کە کرا و پلانێکی گشتگیری باش نەبووە بەڵێ فەوزایەکی بەسەر و بەرەو ینی بە تا ئەم دەقەیشی لەگەڵا بێ یعنی نەیانتوانیوە ئەو کەرەستە مرۆیی و ئەو مادەی با بڵین لایەنە مادیی کە لە بەردەستیانە بێگومان لە بەردەستیانە بوو لە یازاریش لە بەردەستیانە هەیە و سوود لەو کەرەستە مرۆیە وەرگن بۆی کە وەزیفەی هونەر ینی لایەنی کەم بخرێتە سەر پێی خۆی ئەگینا ئێمە کەرەستەیەکی زۆری مرۆیی هونەریمان هەیە لە هەموو بوارەکانە ینی من لە بواری مۆسیقاوێنە کێشای بە باشترین با بڵێن هونەرمەندی شێوەکارمان هەیە لە کوردستانەوە وە کاتی خۆی هەتا ئەوە هەندێکیش لە میسر و لە سووریان هەمووی بە ئەسڵ کوردن باسیێوان کرد کە هونەری شێوەکاری کوردی بام ئەمە لەسەریشی خۆمان قسە نەکەین مە بەسم و اختصاسەکەی خۆم ینی یەکێکە لە هونەرە جوانەکانی کە لە شەرقلاوسەتا ئیشی کوردەکان زۆرترین بابەتی داهێنانی تیا بوو با بڵێن بەرهەمی هونەرمەندە شێوەکارەکانی کورد مەسەلەن پەیکەرتاشی زۆر باش هەبووە ینی هەمووی پەرتەوازە بۆ ڕۆشتۆ وازیە ناو یا ئیتر بێتاقەت بۆەوەنە لەم دەرگا و لەو دەرگای یاوە پاڕاوەتەوە و ئیشی بۆ نەکراوە لەبەرەوە ئێمە تەفاهومێکی باشی سوڵتەویمان نییە بۆ هونەر بەگشتی هەموو کاڵێم دەسەڵات بەگشتی هەمووی تێگەیشتنیەکی زۆر خراپیان هەیە بۆ هونەر نەک باشیان باسی ئەوەت کە تێگەیشتن لە بەهای هونەر لەسەر ئاستەناو خۆیەکە ئیسیعابی خەڵک چوانایە خەڵک تا چەند ئامادەی مامەڵەی هونەری خۆماڵی بکە بەڵێ ئەمە من وتم ئاستە شعبیەکەش هەر خراپە یعنی بۆچی لەبەرەوەی ئەو تەزدیری هونەرەی کە لە دەوروبەرمانەوە کراوە کاریگەری کردووەتە لەسەر تێگەیشتن و یا وەرگر بەگشتی تێگەشتنی وەرگر لەسەر کوالەتی هونەر ئەو پێی وایە بۆ نمونە ئەگەر مسلسلەیەکی تەلەڤیزیۆنی ئەگەر دەریایتیانە بێ و بەلەمیتیانە بێ لەوانەیە بەلای ئەوە نوقسانی بێ بەڵام چیرۆک و ژیان و گوزەرانی ناو چیرۆکەکە تەحەکومەکە بەسەر شێوەی وێنەکەیان نەک ئەوەی کە تۆ زۆر لە هونەرمەندەکانە چون مەسەن دوسێ لە قتیان لە تورکیاگەر لە دراماکان بۆی بڵێن تۆزە لە درامای تورکیە چێکەوە غەڵەتێکە بەڕاستی ینی نەخزمەت بە بوارەکەی خۆیەکانە کاریگەری شێبێ کاریگەری ناردنی هونەر بۆ ئێمە وای لە متەلەقی کردووە لە کوردستانە کە هی خۆی لە این بێ ئەگەر چی لە ئاستێکی شعبی باشە ئێمە بەرهەمەکان ئیسیقبالەکرێ ئێستش زۆر جار کەناڵێک هەبووە بۆ نمونە درامایشی لێیاوە چەند جاری کەش پیشانیاوەتەوە بەڵام درامەکانی کە ئەهێنرێت یەک جار زیاتر پیشان نادرێ ئەکرێ مەسەلەن تۆ ساڵانە ئیشێک بکەیت و بەتەمابی هەموو بینەرس تەماشا بکە ناکرێت ئەبێت چەندین ئیش بکرێت لە چەند کەناڵێکەوە منافەسە دروست بێ لەبەرەوە ئاستە ڕسمیەکە ئاستە گشتیەکەی تێگاوە ژینا ڕاستکردنەوەی کاتی ئەوێ بەڵام ئەشکرێت ڕاست بکرێت بەڵام کاکڵخوان من پێم خۆش لەوش پرسیار بکەین کاکرێ بۆ نمونە هەندێک لەو دەوڵەتانەی دەوروبەرمان کە جەناب ناوی دوانشیانە تێنات هونەری تورکی و هونەری ئێرانی ینی غەزوەیەکی فکریەکەن پارێکی زۆر خەرجەکەن هەوڵێن زۆرترین ئاسانکاری بکرێ بۆی کە ئەم بەرهەمانە بە هەرزان بگرن دەست هەندێک کۆمپانیای تیجاری کە بتوانن دووبارە دۆبلاجیکەن و پێشکەشی خەڵکیکەنەوە ینی پرۆژەیەک هەیە بۆ غەزوی فکری لە هەرێمی کوردستان بۆ دەستبردن بۆ زەوقی خەڵک بۆچوونی تۆچی لەم بارەیە بێگومان هەیە ئەوە زیاتر لە 15 ساڵە زۆر بە خستی بە تایبەتی لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە لە 2004 ئیش لەسەرەواکەن ئەو وڵاتانە و زۆرترین بابەتی خۆیان ئەنێرن بۆ ئەم ناوچەیە ینی بۆی کاریگەری لەسەر خەڵکەکە دروستکە وبەر لە ڕاستیشە پشتیوانیە بۆ نمونە لە ئێران ینی هیچ مسلسلەیەک نافرۆشتێ هەمووی حکومەت تەمویلەکە هەموو سینەمای ئێرانی لەسەر بودجێ حکومەت ئەکرێت ینی لە سینەما چونکە ئێران وڵاتێک نییە بازاڕی ئازادی تیابێ فیلم بفرۆشتێ و بکڕێتەوە و بچێتە دەرەوە ئەسڵەن ئەو فلیمانە کە دروستەکرێت لە ئێرانە هەمووی یەت بۆ ئەو شوێنانی کە زیاتر مەدی شیعیتیایە ینی لە سووریا و لە لوبنان و ئەوانە دووبلاجەکرێتەوە دوو کەناڵیان هەیە خۆیان
و زۆری نێرن بۆ ئێمە لە ڕێی کەناڵی ئیسلامیەکان و ئیسە کەناڵی ئیسلامیەکان سیرەکەم زۆر جار لەگە سەحەر و ئەوە لە یەک جیا ناکەمەوە کە شتێکی خراپە و زۆر جارەوان ڕەخناگرن درامای تورکی درامای ئێرانەکە زۆر لەو خراپترە زۆر هەمووی پەیامی وڵاتەکە خۆی ئەنێرێت هەموو با بڵێن سیاسەتی ئەوانە وە ینی چۆنەڵی تەشەیعکردنە لە ناو کۆمەڵگای کوردستانیا کە ینی بڵاوکردنەوەی پەیامی تایبەتی خۆیانە بەداخەوە ڕقابەیەک نییە ئاخر هەنگاو کە حکوومەتی هەرێم باسی دراماکەویش تهدیدی کردووە کە لەگەڵ نەریت و ئەخلاقی ئەوە مەسەلە تەنها نەریت و ئەخلاقیات نییە زۆر جار کەسێکی با بڵێن پیاوی ئاینیشە فکری زۆر ژەهراوی بڵاوکاتەوە ینی تهدید نەکرێت لەسەر ئەوەی کە ئەم شتە لە ڕووی ئەخلاقیەوە کۆمەڵ جا کێشەکە لە چیایە یاسایەک نییە بۆ بەرەنگە ینی ڕێگری یا سنووردانان ناڵێن ڕێگری چکە بە هەری ماتۆڵ ئازادی وڵاتێکی دیموکراتی بە ئەوەش هەبێ بەڵام تەقەیودی کات دو-سێ ساڵ لەمەوە پێش چەند کەناڵێکی عەرەبی ینی هێنە چۆنەڵێ حەسریان خستە سەر ئەوەی کە ئیتر هیچ جۆرە بابەتێکی ئێرانی و تورکی پیشان نانخ بۆ لەبەرەوەی مەسلەی ئینتاج بەرهەمێنانی هوەری لە وڵاتەکانی خۆیانە پاشەکشەی کرد ینی لە میسر کە ڕابردوو هەموو وڵاتەکانی عەرەبی لە مانگی ڕەمەزانە و لە کاتەکانی ترە بە زنجیرەی دراما و بە فلیم تەطعیمە کرد بۆیە ناردن دوای وای لێ هات یعنی پاشەکشەی کرد سووریا پاش شەڕی 2011 پاشەکشەی کرد بەڵام توانی لە جەزایر و لە مەغریبوانە لەبەرەوەی کە نیەتێکەیە لەوێ لە بیدایەتەوە حکوومەت پشتیوانی کردو حکوومەتی ئەسەد و ئەوانە زۆر پشتیوانی مەجای هوەریانە کرد و لە بیرمان نەچێ ینی من شتێکی مێژووی کاتی خۆی کە بۆ میسر ئەم ئەساسی هەیە مەلیک فاروق کە هاتە سەر حکوم وابزانام ساڵی 1940 نازانم حکومەکەی کەی بەڵام لە ساڵی 1940 قانونێکی دەرکرد کە دەعمی شەریکاتی ئەهلی بکە بۆ دروستکردنی ئینتاجی هوەری بتوان بینێرنە دەرەوە لەو کاتەیە ئەتالیان پرسی هانی سەرمایه‌دارەکان یا پارەیانێ لە بانقەکان شەریکات بکەنەوە هەتالیان پرسیوتیان ئێمە و کەرەستە مرۆیی هینەمان نییە ینی لە ڕووی تەکنیکەوە بۆ نمونە کامێرامان و ڕووناکی و ئەمانەکە بێن هاتن لە دەرەوە خەڵکیانە هێنا لە وڵاتانی تری عەرەبی بڵێ بۆ نمونە لوبنان یەکێکە لەو وڵاتانەی کە ئێستاشی لەگەڵا بێت توانایەکی زۆر گەورەی هەیە لە بەرهەمێنانی هوەری لە وڵاتانی وەکو بەریتانیا و فەڕەنسا ئەوانەوە خەڵکی تەکنیکی هەمیشە ستاوی تەکنیکی بەتوانە ئاتن وای لێ هات ئێستا بۆ خۆیان هەموو خاوەندارێتی هەموو مەجالە تەکنیکەکە شەکەن کاوی لوقمان هەستەکەم ئەو دۆخی کە لە میسر ڕوویا و بۆ هەرێمی کوردستانیش تا ڕادێک ڕاست بێ بۆ نمونە تەماشا بکەیت لە کوردی ڕۆژئاوا لە باکوور لە ڕۆژهەڵات زۆر جار لیرا بینرێن لە فستیڤاڵی فیلم لە کۆنسێرتەکان لە چالاکی هوەریەکان تەنانەت بەشێکی گەورە لە نووسەر و ئەدیبەکانی ئەوان ئێستا لە باشووری کوردستان کتێبەکانیان چاپەکەن و بەرهەمەکانیان ئەگا بە خەڵک ئەکرێ هەرێمی کوردستانیش ئەو پەناگەیە بێت کە بە پرۆژێکی باشتر بتوانێت هەم تاقە ناوخۆییەکە لە خەڵکانی کوجەنابتان و ناوەندەکانی وەکو گاڤ و کۆمەڵی ناوەندی تر سوود ببینێ و لە پاڵیشە کورد لە پارچەکانی تر کورد لە تاراوگا دامی ئەم پرۆژە هوەریە نیشتیمانی بکەن بێگومانەکرێ لەو بڕوایم ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری بەرنامەیەکی هەمەلایەنە لە هەموو بە مەجالەکانی هوەرە هەر مەجالە و خەڵکی مختصی خۆی کۆبکاتەوانێ پلانێکی 4 ساڵەی بۆ ئەم حکوومەتە ئەم 4 ساڵە چی ئەکات یعنی هەتا ئێستا تۆ دیقەت بە چۆ پرسیاریشیان لێ بکە هیچ کابینەیەکی حکوومەت وەزارەتی ڕۆشنبیری پلانی نەبووە هەر شتەکان سەرپێی بووە بەڵێ پلاندانێت ئەکرێ ئێمە کەرەسەیەکی زۆری مرۆیی هەیە ینی مەبەستم هونەرمەند هەیە و تەکنیک ئێستا لە کوردستانە زۆر باش چۆتە پێشەوە لە مەجای تەقەنیاتی سینەمایی و تەلەڤیزیۆنی و مەجالەکانی تر هەتا من زۆر برادێک پەیکەرسازە وتی بەتەمام کارگەیەکی بچووک کەمەوانێکە پێویستە چۆن حکوومەت دامی مقاولێگە کاڵێ بڕۆ شۆستەیەک دروستکە پارەکەی ئەیاتێ وەختی بۆ قوتابخانەیەک دروستکە بەڵێ پێویستی بە پرۆژەیەگە کرێ بێت بە کەرتی تایبەت بەڵام
احتیکار نەبێ بۆ تەنها بۆ شوێنێک بۆ کەسێک کە ڕەفیقی فلان کەسە و خزمی فلان کەسە بێت ینی لیژنەیەک دانێ لە لیژنەی یاسایی هەیە بەشی یاسا هەیە لە وەزارەتی ڕۆشنبیری بزانە لە ماوەی ئەم 4 ساڵە گەشەی هەموو بوارەکانی هونەر چۆن نەبێت ینی ئێستا وەزارەتی ڕۆشنبیری هونەرمەندێکە چێڵی گۆرانیە گەڵم پارێ ئێنێڵم ڕە گۆرانێکە بڵێ ئەمە دامی هونەر نییە دامی هونەرەوەی تۆ ینی بەرنمەیەکی 4 ساڵیت هەبێ بزانی چی ئەەکەی لەسەر چەند چیرۆک لەسەر ئەنفال و لەسەر شەڕی داعش و لەسەر ئەمانە خەیتە ناو بەرنمەکەتەوە چەندی کۆمەڵایەتی تێک ینی بەرنمەکە خۆ دەزانی ئەبێ ینی بەرنمێکی هەمەلایەن ناڵێم ناوەڕۆکی ئیشەکان وستاڤەکان و هەتا شارەکان لەکوێ بێت ینی ئەو پرۆژەیە لە چ شارێکا بێت جا بەداخەوە ینی ئێمە وەکووتم تێنەگەیشتنی خۆمان و دەسەڵاتی خۆمان و خەڵکی خۆمان گەروا بڕە ینی خراپترە بێ وەزعەکە کاگلخوان لە پاڵ ئەو سەرمایە مرۆیی کە بەڕێزت باسیەکەی کاڵی کۆمەڵێک تەکنیکاری باشمانەیە هونەرمەندی باشمانەیە لە پاڵ ئەمەیە چیرۆکیش ینی تەسەورەکەم کۆمەلگای کوردی کۆمەلگای پرچیرۆک بێ لە ترادژەی ئەنفالەوە بۆ هەڵەبجا بۆ قەتوعام و ڕەشەقوژی بۆ ئەو هەموو تاوانی بەعس کردوێتی بۆ تراژیدیاکانی تریش و زائیدیەوە کۆمەڵ شوێنەواری کۆنیشەیە بۆ منە قەڵای هەولێرە بە جەناب باسی ئەشکۆتی هەزارمێردت کرد منتیقەی هەورامان کۆمەڵی شوێنی ئاساری کۆنی جوانی هەیە لە کفری شارێکی کۆنی حەزاری و کۆمەڵی بینای کۆن بۆ توراسە کۆنەوە ماوەتەوە ینی هەز ناکە ئێمانەژە گەر بۆ نمونە پرۆژەیەکە بێ پلانێکە بێ هەموومانە کۆمەکی هونەری کوردی بەگشتیەکەن بڵێ ئەوە جگە لەوەی یعنیەوە کەرەسەیەکی زۆر گرنگە وەکو جەناب دامەژەو پێکرد فیلمی مۆمیا ئەوەی کە فیلمێکی بەناوبانگی ئەمریکی هۆلیودیە چیرۆکەکەی لە میسرەوە کراوە باسی مۆمیایەکە ئەکات ئەیانەوێ بیبە بۆ مەتحەفێک لە بەریتانیا ینی ئەو شوێنەوارانی کە لە کوردستانە هەیە زیایەتی زۆر لە ینی مێژووی بەشەریەتە ینی مەسەلەی وەکو گوندی چەرمۆر لە چەمچەمە وەکو هەزارمێرد ینی دەیان چیرۆکەیە لەمانەیەکەن بکرێ بە فیلمی جیهانی عالەمی کە و لە بۆکسۆفیس حکمی بەسەرا بکە بەڵام ناڵێم ینی نەبوونی ئەو دەستەکە ڕایکێشێ بۆ ئێمە زۆر جار لە ناوەندەکەی خۆمان خەڵکی بیانی هاتوون خەڵکی وڵاتانی تر بە سوتفە بە سیاحەت هاتوون پرسیاریان کردووە چۆن لێرە ئەم ئیشی وا کرێتەوەوانە هەستا تەفاهمیان نییە کە ئیشەکرێ چونکە هەموو ئەو ئیشانەی کە چوونەتە دەرەوە لە دوجار بە ژمارەی کەمن ینی ئەو ژمارەیە نین کە هەمووی ئەمانە نیانتوانیوە مەسەرەن وەکووتم چکە سەربەخۆ نەبووە لە وڵاتێکەوە نەچوە تعریفێک بکا بۆ خۆی لە هۆڵێکا نمایشی کردووە 300 کەس ینی ئێمە کەرەسەمان زۆرە مەسەلەن هەر لە ئەنفالە هەزاران چیرۆک هەیە هەر ئەنفال هەڵەبجا ئەو شەو ڕۆژەی کە 16 کیمیای باران کراوە هەر لەو شەو ڕۆژەیە هەزاران چیرۆکی تایە و جگە لە تەبعاتەکانی ئەوەی کە بەدوایە هاتووە و شۆڕشەکانمان لە شۆڕشی شێ مەحمووی نەمرەوە تا ئێستا هەتا ئەوەی کە شەڕی پردێ بۆ نمونە ئایا کەستوانی لەسەر شەڕی پردێ فیلمێکی ئەکشنی سەعاتونی بکە بۆی بڵێن دوجار شەڕی سربەخۆی ئابەمە سنووری بۆ بڵێن دەسەڵاتی داگیرکردانە لە عێراقا کە ناوچەکان فیدراڵی هەڵوەشێنێتەوە کەەوەی خۆی لە دەستوراتیایەوە عێراق خۆی دەنگی بۆە خەڵکی عێراقی دەستوریان دانا و ئیقراریان کردووە نتوانراوە لەبەرەوەی حکوومەت نازانم حکوومەت فیستیڤال دامەکات بۆ نمونە کە ئیشی ئەو نییە لە وڵاتێکا فیستیڤالەکرێت کە بۆ هەر مەجالێک نەک سینەما کە زۆرتری مادەی تیاابێ هی خۆی اینجا ئیسیعانە بە خەڵک و بە وڵاتانی تر و بە خەڵک داوەتەکە چیرۆکی کۆمەڵایەتی لەبەرەوەی ئێمە تووشی جۆرێک لە هین بووین ینی لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێڵێن بازدان ینی تۆ گەر کۆمەلگای ئەوروپی سەیریکەی بە مەرحەلە خۆیان لە ناو داهێنانەکانن داهێنانی تەکنەلۆژی و ژیان چۆن پێشکەوتووە لە وڵاتەکان بەڵام ئێمە زۆر تووشی بازدان بووین لە تەلەڤیزۆن و یەکسەر هاتوینەتە سەر ئایفۆن بۆ نمونە هاتوینە سەر ئەنتەرنێت ئەمانە زۆر کێشەی بۆ خەڵک دروست کردووە بە تایبەتی لە جیلێکە یعنی
هێشتا ئەو جیلە ماوە کە هیچ تەلەڤیزۆنیشی نەبینی بوو دەست ڕۆژگارەکە کە ئەم شتانە ینی دەیان چیرۆک و ڕووداوی سەیری لە ناو دادگاکان و لە ناو خێزانەکان ئەیدۆزیتەوە لە شەقامەکان کە کرێ هەمووی بکرێ بە مسلسلات بە فیلمی سینەمایی درێژ بە سوزانم ینی سوودی لێ ئەوەندەی کەرەستە لێرە هەیە زۆر جار هەتا یەکشت لەو دوایە مناقەشەی لە فیستیڤاڵێکی هینی مسلسلاتی میسریە ساڵی 2004 دەبوو لە MBC یانە کرد گەورەترین کێشیان ئەوان نەبوونی چیرۆکەکان تەواو بوون لایەوان هەمووی دووبارە بێتەوە بۆ نمونە چیرۆکی پیاوێک هەژارە لە سەرجادە و کچەکەی ڕائکات و کوڕەکەی یەکێکە کوژ دووبارە بوونەتەوە یعنی چیرۆک نەماوە ئێمە ئەمەنەمان کەرەستەی چیرۆکی زۆر و زەوەنایە کە هیچ بەکارمان نێوە زۆر جار بیانەکانیان ئەیانەیە لێرە چیرۆکێکین کە وەکۆی کە باسم کرد لە میسر مەسەلەن هاتوون فلیمێکیانی خۆ یان چیرۆکێکی ئەم فلیمێک کراوە ئەوەی فەڕەنسیەکان کردویانە خوشکانی جەنگ ئەوە چیرۆکی کووردە بەڵام فەڕەنسا کردوێتی هەمووشی فەڕەنسی کوردیتیانە ئینتاجی دەوڵەتی فەڕەنسایە ئەزانێ ئەم کەرەستەیە بابەتێکی زیندووە و جۆرێک لە ینی تایبەتمەندی تیاژن شەڕ کات لە ناو هینێکە ساحەی شەڕە مەیدانی شەڕ بۆ خۆی ئەگەرچی دوجار فلیمێکی فەڕەنسیە بەڵام باسی ژیان و تێکۆشانی چیرۆکێکی کوردیەکە ینی بزانە ینی ئەوان ئێمە نەکەی خۆمان باز ناکەین خۆمان باسی ناکەین خۆمان ناتوانین باسی بکەین نتوانین نەکەسیە ینی ئەوەی کە باسم کرد ڕاست کارکوان برە و کۆتایی بەرنامەکە ئاچین ئەگەر قسەیەکەتە بێت بە تایبەت لەسەرەوەی کە تا چەند گەشتبین لەوەی ئەگەر پرۆژەیەک هەبێ و حکوومەت ماستەر پلانێکی هەبێ بۆ بابەتی هونەری تۆ گەشتبینی بۆی کە هونەری کوردی بتوانێت هەم لە دیو ناوخۆیەکەوە وا بکات چاو و پێویستەکانی خەڵک دابین بکە و هەم لە ئاستا نێودەوڵەتێکەشە هونەری کوردی بتوانێت شتێبڕکەی هونەری گەلان بکە بەڵێ من گەشتبینم بەوەی کە خۆمان نەتوانین یعنی هەمیشە ئومێدەمانێ ئێمە وەکو هونەرمەندان وەکو ئەوانەی لەو مەجاالایی شەکەین من وەکو دەریهێنەرێک بەڵامی ترەوە مێنێتەوە لە لای حکوومەتی هەرێم یعنی ئەو هەنگاوە بنێ ئایا وەکو وتم ئەتوانێ وەکو هەر لەینی کەم وەکو مقاولەکان تعامل لەگەڵ هونەرمەندەکان بکە بەڵام پرۆژەکان بە پێی یاسا و بە پێ ینی دەستورێکی وایە بۆ دانێت لە ناو وەزارەتەکەیە کە ئەم پارەیە بە هەدەر نەچێکە بۆ بەجالێکی هونەری و نەخورێت و ئیشەکە چەنەها جار لە ڕابردووە پاریان ناوە ئیشەکان نەکراوە و پارەکەش تیاچوە و مەجالەکەشی تێگا و خەڵکی تری هەستی بە مەقدوریەت کردووە ئەتوانن وەکو هەر لە ناو ئەو سێکتەرەی کە لە ئاوەدانکردنەوە و لە پرۆژە خزمە گوزاریەکان نیکەن بە هەمان ئەو سیستمە تعاملێکی واش من بە برادەرەکانی وەزارەتی ژەوانی کە برادرن پێم وتون ئەتوان وەکو ئەوە تعامل بکەن هەر وەکو بەڵێ ئەو پێوەرانی کە لەگەڵ بەڵێندەرێگەی کات کە خوێندنگایەکی بۆ دروستکە بیخاتە ژێر کۆمەڵێ مەرج کە نەتوانێت ئەو فێڵ و با بڵێن کاری گەندەڵی لە ناو پرۆژەکە سەرنجام خزمەتی کۆمەلگا بکە و سەرنجام خوێندنگایەک یا قوتابخانەیەکی باش دروستکە کە ناوی بمێنێتەوە کۆ قوتابخانانی کە کاتی خۆی بەردەکانیان ناجوڵێ بەڵام قوتابخانە کراوە هەمووی ئیستا سوودی لێوە نەگیراوە بێت هەمان ئەو مەرجانە بۆ ئەو هونەرمەندەکان دانێ بتوانن یعنی مەزاجات دوورخەنەوە و چاو هەبێ پێوەەر هەبێ و هەڵسەنگاندن هەبێ گەم حکوومەت هەڵسەنگاندنی هەبێ چێ ئەتوانێت ئیشکا کێ ناتوانێت و مەجای نەیکا بە فێرگە بەڕاستی مەجای هونەرەوە نیە خەڵک بێ خەینا یارمەتی بە گوناحە با فێر بێ ئەوەی نابێت لەوێ فێر بێ بە پارەی حکوومەت فێر بێت بێت پرۆژەیەکی حکوومەت سەقەتکەوە هیچ مقاولێکیش ئەبێ ئەمەنەکە بە ڕێگابان بەو کەسانی کە ئەتوانن لە مەجاالەیە ئیشکەن کە ئەتوانن خزمەتکەن کە ئەزمونێکی هەیە ڕابردوویەکی هەیە و لێ ڕابینی و کۆمەڵی مەرج و شەرت و شروعی بۆ دانێ کە بتوانێت ئەویش کارەکەی بۆی داهێنان بکەیت کە تۆ زانیت لەژێر با بڵێن کۆمەڵ مەرجگەلێکای ئەو کاتە تۆ پرۆژەکەت هەروە بە سادەی پێشکەش ناکەی کاکمان خەلیب سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت لە بەرنامەی ڕافا
زۆر سپاس کاکسەر بەس سواز بۆەوە ئازان تا ڕاوەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.